فڕۆکەیەک لە ئاسمانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەفڕێت و بەرەو کەنارەکانی دەریای ناوەڕاست شۆڕ دەبێتەوە. لە ناو فڕۆکەکەدا سەدان خێزانی ماندوو بە جلوبەرگی ڕەسەنی کوردیەوە بە چاوێکی پڕ لە فرمێسکەوە ماڵ ئاوایی لە چیاکانی زاگرۆز دەکەن و بەرەو چارە نووسێکی نادیار دەچن. ئەمە دیمەنی فیلمێکی خەیاڵی نییە، بەڵکو یەکێکە لە گەورەترین و دراماتیکی ترین ڕووداوەکانی مێژووی هاوچەرخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. گەشتی ئەو نەتەوەی کە بۆ سەدان و بگرە هەزاران ساڵ لە قوڵای کوردستاندا ژیان، بەڵام لە ناکاو بوونە بەشێک لە دروستبوونی دەوڵەتێکی نوێ بە ناوی ئیسرائیل. ئەوان کێن؟ بۆچی کوردستان ئەو خاکەی کە تێیدا لە دایک بوون و گەورەبوون بەجێیان هێشت؟ چیرۆکی پشت ئەم کۆچە گەورەیە چییە و ژیانیان لە وڵاتە نوێیەدا چۆن بوو؟ لەم راپۆرتەدا باسی ڕەگ و ڕیشە و مێژوو و نەهامەتیەکان و ئاستەنگەکانی جوولەکە کوردەکانی ئیسرائیل دەکەین. چیرۆکێک کە تێیدا پێکەوە ژیان، خەم و جیاکاری و چینایەتی و سیاست تێکەڵ بە یەکتر بوونە. بەڵام بۆ بەرچاوڕوونی ئێوە کاتێک دەڵێن کوردەکانی ئیسرائیل، مەبەسمان لەو جوولەکانە دێت کە لە کوردستاندا ژیاون و کولتوری کوردیان وەرگرتووە، چونکە جوولەکە هەم نەتەوەیە و هەم ئاینیشە. ئێستاش بۆ ئەوەی زیاتر بچینە ناو قوڵای بابەتەکەوە دەست دەکەین بە راپۆرتەکە، بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک. بیرتان نەچێت لایکی ڤیدیۆکەمان بۆ بکەن و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن بۆ ئەوەی هەمیشە باشترین بابەتەکانتان پێ بگات. جوولەکەکانی کوردستان بەشێکی دانەبڕا و ڕەسەنی پێکهاتەی کۆمەڵایەتی کوردستان بوون. مێژووی بوونیان لەم ناوچە سەخت و شاخاویەدا بۆ سەردەمانی ئیمپراتۆریەتی ئاشووری و دیلکردنیان دەگەڕێتەوە. بەڵام ئەوەی لێرەدا جێگای سەرنجە ئەو گونجانە قوڵەیە کە لەگەڵ کۆمەڵگەی کوردی دروستیان کردبوو. بەر لەوەی بیر لە کۆچکردن بۆ فەڵەستین بکەنەوە، لە زۆربەی شارە گەورە و شارۆچکەکانی کوردستاندا نیشتەجێ بوون و گەڕەکی تایبەت بە خۆیان هەبووە کە تا ئەمڕۆژ ناویان لەسەر زاری خەڵکی ماوە. لە شاری سلێمانی گەڕەکی جوولەکەکان هەبوو کە ناوەندێکی گرنگی ئابووری و کۆمەڵایەتی بوو. لە پایتەختی مێژووش واتە هەولێر گەڕەکی تەعجیل بوونی هەبوو کە شوێنی نیشتەجێبوون و کارکردنیان بوو. هەروەها لە شارەکانی تری وەکو هەڵەبجە و زاخۆ و ئامێدی و سنە و شنۆ و بۆکان جوولەکەکان نەک تەنها دەژیان، بەڵکو پێکهاتەیەکی زیندوی ناو بازاڕ و ژیانی ڕۆژانە بوون. ئەوان بە شێوەزارە جیاوازەکانی زمانی کوردی قسەیان دەکرد، جلوبەرگی کوردیان دەپۆشی و تەواو ئاوێتەی کولتور و دابوونەریتی ناوچەکە ببوون. بەپێی ئامار و سەرچاوە بەڕیتانیەکانی ئەو سەردەما، قەبارەی بوونی جوولەکە لە شارەکانی باشووری کوردستان بەرچاو و گرنگ بووە. لە ساڵی 1920دا ژمارەی جوولەکەکان لە شاری هەولێر نزیکەی 4800 کەس بوونە، لە سلێمانی 1000 کەس، لە کەرکووک 1400 کەس بوونە و لە مووسڵیش 7639 کەس بووە. کاتێکیش دەگەینە ساڵی 1947 واتە ساڵێک پێش دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل، ئامارەکان دەری دەخەن کە هێشتا بوونێکی بەهێزیان هەبووە. لە هەولێر 3109 کەس، لە سلێمانی 2271 کەس و لە کەرکووک 2048 کەس دەژیان. ئەم ئامارانە ئەوەمان پێدەڵێن کە ئەوان کەمینەیەکی پەراوێزخراو نەبوون، بەڵکو هێزێکی دیمۆگرافی کاریگەر بوون لە بنیادنانی ئەو شارانەدا. چیرۆکی کۆچی جوولەکە کوردەکان بۆ ناو خاکی فەڵەستین لە ناکاو و تەنها دوای دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل دەستی پێ نەکرد، بەڵکو ڕێگێکی زووتر و قوڵتری هەیە. لە نێوان ساڵانی 1920 تا 1926 واتە لە سەردەمی دەسەڵاتی ئینتیدابی بەڕیتانیا بەسەر فەڵەستیندا، یەکەمین شەپۆلەکانی کۆچی جوولەکە کوردەکان دەستی پێکرد. ئەو خێزانانەی کە سەدان ساڵ بوو باو باپیرانیان لە کوردستان دەژیان، بڕیاریاندا ڕووبکەنە زەویە پیرۆزەکان و لە گەڕەکی ئەلۆنی لە نزیک شاری حەیفا نیشتەجێ ببن. ئەم کۆچە سەرەتاییە زیاتر پاڵنەری ئاینی و ڕۆحی لە پشتەوە بوو وەک لە پاڵنەری سیاسی، چونکە هێشتا پرۆژەی زایۆنیزم بە تەواوەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە باڵی نەکێشا بوو. ئەو کوردە جوولەکانی زوو گەیشتنە قودس یاخود ئۆرشەلیم، ڕۆڵێکی گرنگیان هەبوو لە ئامادەکردنی زەمینە بۆ ئەو شەپۆلە گەورەی کە دواتر هات. سەرچاوە مێژوویەکان ئاماژە بەوە دەکەن کە کۆمەڵگەی کوردی لە قودس زۆر بە خێرایی گەشەی کرد تا ساڵی 1930
کاتێک کە کۆی گشتی ژمارەی دانیشتوانی قودس تەنها 18,000 کەس بوو، ژمارەی جوولەکە کوردەکان لەو شارەدا دەگەیشتە 4269 کەس. ئەمە ژمارەیەکی زۆر گەورەیە و نیشانی دەدا کە پشکی کوردەکان لە ئاوەدانکردنەوە و بنیادنانی گەڕەکەکانی قودسدا چەندە بەرچاو بووە. ئەوان لەگەڵ خۆیاندا تام و بۆنی کوردستان، مۆسیقا و شێوازی ژیانی کۆمەڵایەتی خۆیانیان بردە ناودڵی ئەو شارە دێڕینەوە و بوونە بەشێک لەو مۆزایکە ئاڵۆزەی کە قودسی پێدەناسرێتەوە. دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل و خاڵی وەرچەرخان، کۆچی گەورە و ماڵ ئاوایی یەکجاری. ئەو وەرچەرخانە گەورە و دراماتیکی کە مێژووی جوولەکە کوردەکانی بۆ هەمیشە گۆڕی لە ساڵی 1948 و بە دیاریکراویش لە سەردەمی ڕاگەیاندنی دەوڵەتی ئیسرائیلدا دەستی پێکرد. لەم قۆناغەدا بارودۆخی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەواوەتی شێوە. جەنگی عەرەب و ئیسرائیل و هەستی ناسیۆنالیزمی لە وڵاتانی عەرەبی بە تایبەت لە عێراقدا گەیشتە لووتکە و جوولەکەکان بوونە قوربانی ئەو ململانەیە. حکوومەتی عێراق فشاری توندی خستە سەر جوولەکەکان و کەشێکی پڕ لە مەترسی بۆ دروستکردن. ئەمە ژوای کرد کە لە ساڵانی 1950 و 1951دا گەورەترین و خێراترین پرۆسەی کۆسپێکردن کە بە ئۆپراسیۆنی عەرزا و نەحیمیان ناسراوە جێبەجێ بکرێت و تێیدا دەیان هەزار جوولەکەی کورد بۆ یەکجاری ماڵ ئاواییان لە زێدی خۆیان کرد. ئەم کۆچە تەنها گواستنەوەیەکی ئاسایی نەبوو، بەڵکو هەڵکەندنی ڕەگێکی مێژووی بوو لە خاکێکدا. ئەوان ناچار کران واز لە ڕەگەزنامە و موڵک و ماڵ و یادەوەریەکانیان بهێنن تا ساڵی 1954، واتە تەنها چەند ساڵێکی کەم پاش دروستبوونی قەواری ئیسرائیل. سەرجەم جوولەکەکان لە شار و گوندەکانی کوردستان نەماون و بە تەواوەتی کۆچیان بۆ فەڵەستین کردووە. بازارەکانی قەیسەری لە هەولێر و کۆڵانەکانی سلێمانی چۆڵ بوون لەو پیشەوەر و بازرگانە کارامانەی کە سەدان ساڵ بەشێک بوون لە جۆڵەی ئابووری ناوچەکە. ئەم کۆچە خێرایە وای کرد لە ناکاو ژمارەیەکی زۆری خەڵکی سادە و گوندنشینی کورد خۆیان لە ناوەڕاستی وڵاتێکی نوێدا ببینەوە کە نە زمانیان دەزانی و نە ئاشنای سیستەمە نوێیەکەی بوون. کوردە جوولەکەکانی ئیسرائیل تەنها نوێنەرایەتی یەک شار یان یەک ناوچەی کوردستان ناکەن، بەڵکو لە هەموو لایەکەوە ڕوویان لە وڵاتە کردووە و مۆزایکێکی بسووکی کوردستانیان لە ئیسرائیل دروست کردووە. ئەوان لە شارە گەورەکانی وەک سلێمانی، هەولێر و زاخۆ و هەڵەبجەوە هاتوون، هەروەها لە شارۆچکەکانی وەکو پێنجوێن و کفری و کەلار و شەقڵاوە و ئامێدی و چەندین گوندی دوورە دەسەوە بەرەو ئیسرائیل کۆچیان کردووە. ڕۆژنامەنووس دینۆ دانیال لە گفتوگویەکیدا لەگەڵ بەشی کوردی دەنگی ئەمریکا ئاماژە بەوە دەکا کە کوردەکانی ئیسرائیل بە زۆری دەکرێن بە دوو جۆرەوە. زۆری یەکەم ئەوانن کە لە کوردستانی ئێرانەوە یاخود ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوون و زۆری دووەم ئەوانن کە لە کوردستانی عێراقەوە یاخود باشووری کوردستان ڕویان لە وڵاتە کردووە. بۆ پشتڕاستکردنەوەی ئەم فرە زۆریە هەدا سای شورن کە کسە گۆرانی بێژێکی ناسراوی ئیسرائیل و بەڕەچەڵک دەگەڕێتەوە بۆ جوولەکەکانی شاری ورمێل لە ڕۆژهەڵاتی کوردستان لە چاوپێککەوتنێکدا تیشک دەخاتە سەر قەبارەی جوولەکەکانی ڕۆژهەڵات و دەڵێت ئێمە لە ئیسرائیل 30,000 کەسین کە لە شارە جیاجیەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوین، وەکو سەقز و مەهابات و بۆکان و ورمێ. ئەم قسەیە دەری دەخا کە نەک تەنها لە باشوور بەڵکو لە قوڵای ڕۆژهەڵاتی کوردستانیشەوە خێزانەکان ڕەگیان هەڵکێشراوە و بەرەو ئیسرائیل چوون. بە پێی سەرچاوە تایبەتەکان مەزەندە دەکرێت کە کۆی گشتی ژمارەی کوردە جوولەکەکان و نەوەکانیان لە ئیسرائیلی ئەمڕۆدا لە دەوروبەری 250,000 کەس بێت کە ئەمەش هێزێکی گەوری کۆمەڵایەتی پێک دەهێنێت. کاتێک کوردە جوولەکەکان گەیشتنە ئیسرائیل، حکوومەتی ئەو کاتە پلانی هەبوو کە کۆچبەرەکان بەسەر ناوچە جیاوازەکاندا دابەش بکات بۆ ئاوەدانکردنەوەی وڵاتەکە و پاراستنی سنوورەکان، لەبەر ئەوەی زۆربەی کوردەکان خەڵکی ناوچە شاخاوەکان بوون و شارەزایان لە کشتوکاڵ و ئاژەڵداریدا هەبوو. لە دەوروبەری قودس و چەندان ناوچەی لادێنشین لە سەرانسەری وڵاتەکەدا نیشتەجێکران و تەنانەت لە ناوچیاکانی دەوروبەری قودس و شوێنەکانی تردا گوندی نوێیان دروست کرد. بەگشتی کوردەکان لە ئیسرائیل زیاتر لە باکووری ئەو وڵاتە نیشتەجێن، وەک لە پەرتووکی کوردەکانی دەرەوەی چوار پارچەی کوردستاندا هاتووە. گوندەکانی وەکو مۆشاف و میتاب و پەرزۆن و ئەفیتاڵ و مۆشاف کە دەکەونە باکووری ئیسرائیلەوە،
هەموو دانیشتوانەکانیان بە بنەچە کوردن و لە سەرەتای دروستبوونی ئەو گوندانەوە ئەو کوردانەی تێدا نیشتەجێ بوون کە لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانەوە کۆچیان کردووە. جگە لە ناوچەکانی باکوور و قودس، بەندەری ئەشدود لە باشوور یەکێکی ترە لەو شوێنە گرکانانەی کە کوردەکانی لێ نیشتەجێن. هەروەها شاری کفاری ڕۆحان کە لە ساڵی 1951 دامەزراوە، ناوەندێکی تری گەورەی نیشتەجێبوونی جووەکانی کوردستانە. بەپێی ئامارەکان لە نێوان ساڵانی 1961 بۆ 1965 ژمارەی کوردە جووەکان لەم شارەدا نزیکەی 4500 کەس بووە. سەرڕای ئەمانە لە شارەکانی تری وەکو مەفقام و نەحس هاریم ژمارەیەکی زۆری کوردە جووەکانی لێدەژین. ئەمدا بەشبوونە جوگرافیە وای کرد کە کوردەکان لە زۆربەی بەشەکانی ئیسرائیلدا بوونیان هەبێت، بەڵام هاوکات لە هەمان ژینگەی سەختی کارکردنیشدا بن. گەیشتن بە ئیسرائیل بۆ جوولەکە کوردەکان کۆتایی نەهامەتیەکان نەبوو، بەڵکو سەرەتای قۆناغێکی نوێی پڕ لە ئازار و زیاکاری بوو. کۆمەڵگەی ئیسرائیلی لەو سەردەمەدا لەلایەن جوولەکە ئەوروپیەکانەوە ئەشکەنازیەکان بەڕێوە دەبرا کە خۆیان بە پێشنگ و مۆدێرن دەزانی و بە چاوێکی نزمتر سەیری کۆچبەرە ڕۆژهەڵاتیەکانیان دەکرد. سیروان مۆساپور، نووسری پەرتووکی کوردەکانی دەرەوەی چوار پارسەی کوردستان، لە زاری چەند کوردێکی جوولەکەی نیشتەجێی ئیسرائیلەوە باز لە گوزەرانی نالەباری ئەوان دەکات. ساسۆن کە یەکێکە لەو کوردە جوولەکانی کە گەڕاوەتەوە بۆ ئیسرائیل، سەبارەت بە سەرەتای گەیشتنیان لە کوردستانەوە بۆ ئیسرائیل دەڵێت: دوای ئەوەی گەیشتنە خاکی ئیسرائیل بەرەو ئۆردوگاکانیان بردین، گوزەرانمان زۆر خراپ بوو، تەنانەت ئاوی خواردنەوەمان دەست نەدەکەوت و هیچ پارەمان پێ نەبوو بۆ ئەوەی خۆمان بژێنین. ساسۆن بەردەوام دەبێت لە گێڕانەوەی ئەو ئازارە و دەڵێت: بەڵام جوولەکەکانی وڵاتانی تر گوزەرانیان زۆر باش بوو و زۆر ڕێزیان لێ دەگیرا. دیار بوو پلانێک هەبوو بۆ ئێمە بۆ ئەوەی وەکو کۆیلە بەکارمان بهێنن. ئەم وتانە هەستێکی قوڵی بێهیوایە و نادادپەروەری نیشان دەدەن. لە پەرتووکەکەدا ڕستەیەکی زۆر بەهێز و کاریگەر هەیە کە کوردکراوی ئەو سەردەمەیە و دەڵێت: ئەوەی کوردەکان کردویانە جوولەکە ئەوروپیەکان خواردویانە. جووە کوردەکانی ئیسرائیل لە چەو جووەکانی وڵاتانی ئەوروپا لە هەموو بوارەکانی ژیان بێبەش بوون. کام کاریگران و سەخت هەبوو کە ماندووبوونی زۆری دەویست درابوو بەوان، وەکو کریەکاری قورسەکان، جادە دروستکردن، ئاژەڵداری و کشت و کاڵکردن لە کەش و هەوایەکی سەختدا. ئەوان بە ئارەقەی نێوچەوانی خۆیان وڵاتێکیان بنیادنا کە لە سەرەتادا نانی پێنەدەدان. لەگەڵ ئەوەی جوولەکە کوردەکان لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتیەوە پراوێز خراببوون و ئەرکە قورسەکانی وڵاتیان لەسەر شان بوو، بەڵام لە ڕووی سیاسیەوە و لە کاتی هەڵبژارنەکاندا وێنەکە بە تەواوی دەگۆڕا بە پشت بەستن بە چەندین سەرچاوی جۆرا و جۆر. نووسری پەرتووکەکە ئەوە باز دەکا کە لە کاتی هەڵبژارنەکاندا سیاسەتمەدارەکان و بەرپرسانی حکومی تۆزێک ڕێز لە کوردە جووەکان دەگرن و لیان نزیک دەبنەوە. هۆکارەکەشی ڕوونە، ژمارەیان زۆرە و دەنگەکانیان دەتوانێت کاریگەری گەورە لەسەر ئەنجامی هەڵبژارنەکان دابنێت. بۆ ئەوەی سەرنج و سۆزی ئەم پێکهاتە گەورەی ڕابکێشن، بەرپرسان کەڵک لە خاڵە لاوازە کللتوریەکانیان وەردەگرن. ئەویش خۆشەویستیانە بۆ ئاهەنگ و مۆسیقای کوردی کە لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردندا ئاهەنگی گەوریان بۆ دەگێڕن، دەهۆڵ و زۆرنیان بۆ لێ دەدەن و ویان لێ دەکەن هەست بە گرنگی خۆیان بکەن. بەڵام ئەمە تەنها شانۆگەریەکی کاتیە. بە پێی سەرچاوەکان هەرکە هەڵبژاردن کۆتایی دێت و دەنگەکان دەچنە ناو سندوقەکانەوە، ئەو بەرپرسانە دەگەڕێنەوە بۆ ئۆفیسە ساردەکانیان و جارێکی تر جوولەکە کوردەکان فرامۆش دەکرێن و پشتگوێ دەخرێنەوە و دەبێت بگەڕێنەوە سەر کارە قورس و ژیانە سەختەکەی خۆیان. چیرۆکی جوولەکە کوردەکانی ئیسرائیل چیرۆکی نەتەوەیەکە کە لە نێوان دوو بەرداشی مێژوودا هاڕدراوە، لەلایەکەوە بەهۆی گۆڕانکاریە جیۆپۆلیتیکیەکان و دروستبوونی دەوڵەتی ئیسرائیلەوە ناچار بوون زێدی باو باپیرانیان لە زاگرۆس جێبهێڵن و لەلایەکی تریشەوە لە خاکی پەیماندراودا ڕوبەڕووی جیاکاریەکی قوڵی چینایەتی و کولتوری بوونەوە کە بۆ دەیان ساڵ کاریگەری لەسەر ژیانیان هەبوو. ئەوان بە درێژایی دەیان ساڵ لە دروستکردنی گوندە شاخاوەکانەوە تا بڕینی جادەکان ڕۆڵی سەرەکیان لە بنیادنانی ئەو دەوڵەتەدا هەبووە. بەڵام زۆر جار بەرهەمی ماندووبوونەکەیان لەلایەن نوخبەی ئەوروپیەوە چنراوەتەوە. سەرڕای هەموو ئەم ئازار و نادەتپەروەریانە ئەوەی کە وەک موعجیزەیەک دەمێنێتەوە ئەو ئینتیما بەهێزەیانە بۆ کولتوری کوردی. ئەوان هەرگیز ڕابردووی خۆیان لەبیر نەکردووە. مۆسیقا، جۆرەکانی خواردن و ناوەکانیان هێشتا بۆنی کوردستانی لێدێت.
ئەمڕۆ کەنەوەی نوێیان لە پێگە جیاوازەکاندان چیرۆکی باو باپیرانیان وەکو بەشێک لە مێژوویەکی پڕ لە ستەم و خۆڕاگیری دەگێڕنەوە. ئەوان بەجەسە لە کەنارەکانی دەریای ناوەڕاست و شاخەکانی قودسدان، بەڵام بەشێکی گەورەی ڕۆحیان هێشتا بە کۆڵانەکانی سلێمانی، هەولێر و مەهابات و زاخۆوە بەستراوەتەوە. ئەمە چیرۆکێکی کۆتایی نەهاتووە، چیرۆکی خەڵکانێکە کە چەندە دوور بن ناتوانن لە ڕێگەکانی خۆیان دابڕێن. بەم زۆرش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەمان. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێری بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان کەن و زنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەمان. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.